سڵاتان لەبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامێکی نوێ لەگەڵتانە بووم. دوای تەواوبوونی مانگی ڕەمەزان هەندێک لە خەڵک وا بیرەکاتەوە کە وای تر مانگی ڕەمەزان تەواو بووە، واز لە ئەو کارە چاکانە هێنێ کە لە ڕەمەزانە کردوێتی. بە نمونە ماڵە هەژارەکان کە لە ڕەمەزانە زیاتر یارمەتیدران، لە دوای ڕەمەزان یارمەتیەکان زۆر کەمە بێتەوە بە ڕادەیە کە کاریگەری گەورەی لەسەریانە بێت. ئێمە بەنامەی ڕۆمان تایبەت دەکەین بەم بابەتە چۆن بتوانین لە دوای ڕەمەزان بەردەوامی لەسەر ئەو کارە چاکان ئەو پەرستانەی کە لە ڕەمەزانە کردومانە بۆی بتوانین زیاتر یارمەتی یەکتری بدەین و لەگەڵ یەکتریشا باشتر بین. ئەمانە چەند پرسیاری کرد لە هاوڵاتیانەکەن ئێوەش لەگەڵمانە. لەگەڵ مانگی ڕەمەزان چۆن بووی؟ الحەمدولستانە بەخوا زۆر باش بووی. تین و برسید نەبوو لە ڕەمەزان؟ وەڵا حەڤڕ سەعات ڕۆژێ بیتونیشی بترس دەبێت. زۆر کەسە بینین لە دوای ڕەمەزان ئەو پەیوەستبوونەی بە عیبادەت و بە پەرستشەکانەوە نامێنێ، ئەڵێ دیتر ڕەمەزان تەواو بووە دەست لە خۆی بەرەدا. چی دەیە لەسەرم حاڵەتە جەنابە؟ وەڵاوە ئیمانی زۆر قایمیە کابرا، نەخوا هەر یەخوا و چی بۆ دانای عیبادەتەکان جێبەجێ دوای ڕەمەزان ژەوە هەر دەستنی ژۆڕۆژ و بەردەوام بی. جگە لەوە ئەو کەوتری ڕەمەزان بۆی تۆ تەمرینت پێ بکرێت دوای ڕەمەزان باشتر بی، چاکتر بی. ئەگەر بچیتەوە سەر هەمان ڕێگە هیچ نەکرد بێ وایە زۆر ڕاست وایە. لەگەڵ ڕەمەزانە چۆن بووی تۆ؟ الحەمدولیلا زۆر باش. چی دەکرد لە ڕەمەزانە زیاتر گەنگی بەچیەدا؟ وەڵا بانیان زوو هاتم دوای نوێژ هاتم دوکانمە کردەوە و هەتا سەعات 11 چوون بۆ نوێژی نیۆڕە و لەوێ ئیستراحەتمە کرد بۆ خۆمە تا عەسر. زۆر باش. ئەی دوای ڕەمەزان چۆن دەتوانی پەیوەست بی بەو عیبادەتانەوە کە لە ڕەمەزانە ئێمە لە بیدایەت وەر بە بنەماڵە پەیوەستین بە دینی ئیسلام. ئێستا بینین هەندێک لە خەڵک کە ڕەمەزان تەواو بێ ئەڵێ ترەوە ڕەمەزان تەواو بوو، واز لە هەندێک عیبادەتە واز بێنی لەو عیبادەتە هەمووی سڕێت ئەبێ نابێ وازی لێ بێن. وەڵا من بە ڕۆژوو نەبووم. بۆ؟ لەبەرەوەی شەکرەمەوە و ئەتر خەریکیەوە بووم. باشە. جگە لە ڕۆژبوونەکەەوە عوزرت هەیە، بەس لەگەڵ عیبادەتەکانی تران نوێژکردن لەخوا بەزیابێت زۆر باشم لەخوا بەزیابێت. هەندێک لە هاوڵاتیە بینین یان با بڵێ هەندێک لە خەڵک لە دوای ئێوەی ڕەمەزان تەواو بێت دەست لە هەرچی عیبادە بەریەدا، دەست لە خۆی بەرەدا. چی دەیە بەم حاڵەت؟ وەڵای وەکو من تێگەیشتم خوای ڕەمەزان و خوای پێش ڕەمەزان دوای ڕەمەزان هەر یەخوایە. ئینسانە بێ بەردەوام بێ لەسەر عیبادەتەکانی ئەگەر عیبادەت بکە. باشە. لە ڕەمەزانە زۆر جارە بینین ماڵە هەژارەکان ئەبوژێنەوە، خەڵکی یارمەتیانەدا زیاتر بەزەیان پێ بە هەژارەکانێتەوە، بەس دوای ڕەمەزان ئەم ماڵانە دیسانە گەڕێنەوە بە حاڵەتی هەژاری خۆیان. ئەمە یعنی نابێتە حاڵەتە کە ئێمە سوودمان وەکو پێویست لە ڕەمەزان نەبینیوە کە دوای ڕەمەزانی تر واز لەو ماڵە هەژارانەیە. وەڵای واقعیان ئەوەی کە من نەیەزانم پێویست ناکە ئەو ماڵە فەقیرانە لەسەر خەڵکی دەوڵەمەند بڕۆن بە ڕێگاوە. حکوومەتێکی گەورەمان هەیە، اقتصادێکی گەورەمان هەیە. ئەو ماڵە فەقیرانە حەقە حکوومەت معاشیان بۆ بڕێنەوە بە دوایان نابچن. چ مەزورە دەوڵەمەندە بچە پارە بەرێ بۆ فەقیر؟ خەیراگە خێرە، بەس واجبی ئەوەڵ و ئەخیر لەسەر حکوومەتە. حکوومەت هاوکاریان حکوومەت ئاگای لێبێ. والله الحمدلله سپاس بخوا باش سپاس بخوا. ناڕەحەت نەبووی لە کاتی بە ڕۆژبوونە؟ نا الحمدلله باش لەخوا بەس. ئێستا ڕەمەزان تەواو بووە، ئەبینین هەندێک لە خەڵک غەڵەیتە ڕەمەزان تەواو بوو واز لە زۆر شتی ناو ڕەمەزانەیەنێ. چی دەیە بەم حاڵەتە؟ ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە، چونکە ئەگەر بۆ ڕەمەزانی گیت بێ بۆ ڕەمەزان ڕۆی، ئەگە بۆ خواشی بگرێت خوا هەموو کات حازرە و لە حزورایە.
هەمان خوایەکەی ناو ڕەمەزانە بێ پێ فەرقی نییە هیچ لە ڕەمەزانە ماڵە هەژارەکان ئەبوژانەوە خەڵک زیاتر یارمەتیەدان بەڵام بەداخەوە دوای ڕەمەزان ئەم حاڵەتە زۆر کەمە بێتەوە ینی هەژارەکان دیسان نەگرێنەوە بە حاڵەتی هەژاری خۆیان ئەوەش هەمن دیسان غەڵەتێکی گەورەیە لەبەرەوەی خێر و سەدەقە هەش کاتێ بیکەی جایزە دروستە خێری خۆیەگە ئەڵێن حەدیثەیە لەو بارەیەوە کەوا پێغەمبەری ئیسلام سەڵاو عەلەیهی وسەلەم سوێندی خواردو کە ئەوەی ببەخشێت ماڵەکەی لە کەم ناکات یعنی ئەوەندە تاکید بۆ لەوە 100% وایە هەش کەسێکە دینارە بەخشێ دوو دێتەوە جێی ئەگەر ئەوەی کە بزانێ خێرێ بکات بە خێرەکە سەرۆتی کەمەکاوە زۆر غەڵەتە تۆ لە ژیانی تایبەتی خۆتە ئەم حاڵەتت بینی و ینی خێرت کرد بێ دوایی هات بێتەوە شوێنە 100% بەتەئەکید هەر لە خۆمە لە دینی خۆمە ڕوویاوە بۆ بەردەوامیشم سپاس بۆ خوای گەورە لەوە بەڵام بازی خێر هەیە نەهێنی بێ باشترە وەک لەوەی بە ئاشکرا جار بێت فەقیرێکە شگە بەی بە بێدەنگ لەبەر خاتری خوا چۆرە ماڵەکەی شتێکی بەرێ و بەجێ بێڵە نەیکە بە هاتوو هاوار لەوەی خێریشە بەرەکەتیشە بۆ ماڵەکە ڕەنگە هەر لە دنیا خوا پێ ئەوە پیسی و چڵکی ماڵە دەبە ئەو نانێکە حەڵاڵە هەر حەڵاڵە بێ ئەوە پیسی چڵکی ماڵەکە دەبە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان خوا نەخواست لە دەمت رازا بێ کەلیمەیەکی درۆ بەکارە نابێت سۆنیەکی خواردبێ ئەوە پاکێکاتەوە ئێستا بینین زۆرێک لە خەڵک یان با بڵێ هەندێکی لە دوای ڕەمەزانی ترە لێ ڕەمەزان تاوا بۆ واز لە عیبادەت هێنێ واز لە کاری باشە هێنێ تۆ بەردەوام بیت لە دوای ڕەمەزان ئینشەڵڵا چی دێ بۆ کەسانی کە دوای ڕەمەزانی تر واز لەو عیبادەتانەیە وەڵایی وادارم واز نەهێن و هەر بەردەوام بن باشە لە ڕەمەزانە خەڵک زیاتر ئاگای لە هەژارە بوو زیاتر یارمەتی ماڵە هەژارەکانیدا دەست بەداخەوە لە دوای ڕەمەزانە هەندێکی بینی تر هەرەگەڕێتەوە بە حاڵەتی فەقیری خۆی هەمان حاڵە دەگەڕێتەوە چۆن بتوانین دوای ڕەمەزان هەر بەردەوامی لەم کارە باشانە بەردەوامی لە یارمەتیدانی ماڵە هەژارەکان ئێوە وەڵایی تر بەپێی توانای یارمەتیە فەقیر و هەژار بێت و سەردانیان بکەیت کە سەردانی کەس و کارێک کرد ئەزانی کەس و کار بێ دراوسێ بێ ئەزانی کامە هەژارە و کامە هەژار نییە ینی لە چواردەوری خۆمانەوە بزانین کێ فەقیرە بەبێەوەی کەس بزانانی یارمەتی بەڵێ باشە لە ڕەمەزان و کۆوتری ڕەمەزان بۆیە ئینسان تەمرینی پێ بکرێت دوای ڕەمەزان کەسێکی باش بێ ئەگەر بێت و دوای ڕەمەزان هەببینەوە کەسەکەی جاران ینی هیچ باشەیەکمانتیان نەبێت کەواتی سفادەمە لە ڕەمەزانەکە نەکرد ناوەڵاوەکەوا دیوارێکی بە وشکەکەڵە هەڵچنی وە پاڵێک دوێنێ بکەوێت لە ڕەمەزانە چ شتێک تۆ زۆر گرنگیت پێدا لە عیبادەتەکان وەڵایی تر بە ڕۆژە نوێژمانە کرد و قورئانمان خوێند و نوێژی چێشت تەنگاوەکانمانە کرد و تر سەردانی کەس و کارمانە کرد و بەڵێ ئەروەڵڵا دوای ڕەمەزانیش بەردەوام ئینشەڵڵا بەڕای تۆ چۆن بتوانین لە دوای ڕەمەزان یعنی هەر پەیوەست بین بەو ئاکار و سیفەتانەوە کە لە ڕەمەزاندا هەمان بوو بەقڕن ئەگەر ئەوارەی لە ڕەمەزانە بە تەرچی نەکەی هەر ئەتوانین بەردەوامی ئەگەر بەدڵ لەگەڵ خۆی خۆتە خواپەرستیکەی ئەوە ناچە سەر ڕێکخراپەکان ئەگەر بە کاتی لەبەر چاولێکردنی خەڵق بێ دوای ڕەمەزان مەلافەکە داخێتە تەواو زۆر غەزەیە هەتاوەکو ڕەمەزان بە ڕۆژەوە ئەو ڕۆژ جێژنی کرد ئیتر نەنوێژەکان ڕستا ساڵێکیکە ئەو کاتە ئەوە کاتیە دەست لە خۆی بەرەدا هەرە بەخوا ئەڵێ هەر ئەم مانگە هەر مانگە خوایە نەعوذوبیللا کەواتە تۆ خۆت چۆن ئەتوانی ئەو شتانی کە لە ڕەمەزاندا کردوتە لە دوای ڕەمەزانیش هەر پەیوەست بی پێوی ینی بەڵێنە داوە کە بەردەوامی بەردەوام و ئەچم بۆ جمع جەماعاتی خۆم و ڕۆشتانەی خراپە تا پێم کرێ نایکەم و عیبادەتی خۆمەکەم و بەردەوام ئینشەڵڵا وەکەوترێ لە ڕەمەزانە زۆر جار ماڵە هەژارەکان ئەبوژێنەوە دوای ڕەمەزانیجە بێراکەمالیان بێ ڕاستە ئەوەی دەسەڵاتی بێ هەموو کاتێک خێر هەر خێر هەندێک لە ماڵە هەژارەکان یان با بڵێن زۆربیان لە ڕەمەزانە ئەبوژێنەوە خەڵک هاوکاری زۆریان نەکات بەڵام لە دوای ڕەمەزانم شتە زۆر کەمەکات ینی ماڵە هەژارەکان دیسانەگەڕێنەوە بۆ حاڵەتی هەژاری خۆیان تۆ چۆن ینی ڕێنمایی خەڵکەکەی بۆی هەر بەردەوامی لەو یارمەتی حکومت مەفروض وایە حکومت یارمەتیان بە حکومت یعنی چی ئەم پارەی ئەم هەموو نەوتە چی لەکەن کاک هەیە مەیەن بە قەسر و قسوور ئەی نابێت چاویان لە فەقیر و ژارۆ بێ باش ئەی وەکو هاوڵاتی ئەمە حکومت لێگەڕین بەس وەکو هاوڵاتی وەکو موسڵمان کە لە ڕەمەزانە خوای گەورە ئەو تەمرینەی بۆ ئێمەدانە کە ئاگەمە لە ماڵە هەژارەکانیش بێ ئەبێ دوای ڕەمەزانیش دیسانە بە هەمان شێوە ئاگامەنیان ئینشەڵڵا وایە ئەبێ دوای ڕەمەزانیش هەر چاوی لە فەقیر و ژارۆ تۆ چی ئەڵێ بۆ ئەو کەسانیان چۆن ئامۆژگاری و کەسانەکەی کە دوای ڕەمەزان ئەیانەوێ دەست لە شتەکانی خۆیان بردەن دەست لە زیکر و یارمەشیەکەم بە هیچ جۆرێ دەست لەم ڕێوازی ئیسلامە هەڵ نەگری والله واقعا من حەزەکەم ئینسان لە مانگی ڕەمەزانە دوای مانگی ڕەمەزان
عینە مانگی ڕەمەزان بەردەوا بێ لەسەر عیبادەکان و لەسەر چاکی و ئیخلاسی و لە پێشەمیانەوە ئینسانە بێ ئاگای لە ناخی دڵی خۆی بێ ئینسانە بێ باش بێ لەگەڵ یەکتریە عیلاقەی بە ڕەمەزان و غەیرە ڕەمەزانەوە نییە ئینسان ئەبێ ئەوەی کە لە دڵیایەتی پێش ڕەمەزان دوای ڕەمەزان ئینسانێکی ئاوا ساڵی و ڕێک یارمەتی فەقیر بە یارمەتی ڕەمەزان بۆی تەمرینت پێ بکە بۆی دوای ڕەمەزان کەسێکی باش بی ئەکید ڕەمەزان شەهرێکە مایەکە پیرۆزە گەورە دەکا و بەخێوە دەکا بۆی لە دوای ڕەمەزانیشەوە بەردەوام بی لەسەر ئیشی باشە تەمرینت پێکە بۆ یان زەمانکەی تر کەسێکی چاک بی واقعیان وایە وەکو وترێ ڕەمەزان مایان کە بۆ ئەوەی ئینسانەکان ڕابێنێت لە دوای ڕەمەزان خەڵکێکی چاک بن خەڵکێکی باش من لەگەڵ یەکترا ئەگەر بێت و ئەم حاڵەتە دوای ڕەمەزان بەردەوام نەبێت کەواتە سوودمان لە ڕەمەزانەکە نەبین هەج بێگومان ڕەمەزان بە معنای بیرکردنەوە لە فەقیر ئاگا لە برسی و تێر بێ لە دوای ڕەمەزان هەمان بەردەوام بیت ئەوە خۆی ڕێخستنەوەی دینی ئیسلامە خۆی ڕەمەزان کە هاتنەکەی ڕێخستنەوە و بیرخستنەوەی مسلمانانە بۆەوەی کە بزانن هەموو کاتێک هەر ئەو خوایە کە لە ڕەمەزانە هەیە ئەو خێرارە و خێرەیە کە لە ڕەمەزانە هەیە ئەیتر ئەوەی کە بەغەڵەت بیری لێکاتەوە خۆی زەرۆمەند دەبێت بزانێت ڕەمەزان تەنها بۆ یەک مانگە ئەوە بیرکردنەوەکی باش نیت غەڵەتە و زۆر غەڵەتە و ڕەمەزان دێ و ئەڕوا جارێکە دێتەوە تۆ ئەڕۆیت ئەوەی بۆ ڕەمەزانێکی بێت تاوانبارە ئەوترێت خدای پێش ڕەمەزان و خدای ناو ڕەمەزان و خدای دوای ڕەمەزان هەر یەک خدایە و ئەمری بە یەک شت کردووە بۆیە ئەبێ ئەو شتانی کە لە ڕەمەزان کردومانە لە دوای ڕەمەزان باشتر بین سوودمان لە ئەو شتانەی ناو ڕەمەزان وەرگرت بێ بۆی کاریگەریەکەی لەسەرمان وا دەرکوێت کە لە دوای ڕەمەزان ئێمەش کەسێکی سوود بەخش بێت ڕاستە کارەکان کارە باشەکان ڕەنگە کەم بێتەوە بەڵام نەهێڵین کۆتایی پێبێت نەهێڵین بەڕادەیەک بێت کە کاریگەریەکی خراپی لەسەر خۆمان و لەسەر هەڵسو کەوتشمان لەگەڵ چواردەوەلا هەبێت لە ڕەمانگی ڕەمەزانە چۆن وەڵا لەخوا بەسیا بێت دوکانمان نەبوو ئەو مانگە بە خێر و خۆشی برمانە سەر لە ڕەمەزانە زیاتر گەنگی بە چ عیبادەتێک ڕاشکور خەتم تاواو کردووە نوێن لەخوا بەسیا بێت باشە ئێستا تۆ وەکو گەنج ئەبینین لە دوای ڕەمەزان هەندێک لە خەڵک دەڵێیتر ڕەمەزان تەوا بە واز لەو عیبادەت و ئەو سیفەتە باشانەیەنێ کە لە ڕەمەزانە هەری بوو خەت مشتەکەی نەکەی بەڵام هەر نوێش و عیبادەتەکەکەی چیت هەیە بۆ کەسانی کە لە دوای ڕەمەزان واز لە کاری باشەیە واز لە نوێشکردن هێنن واز لە ڕۆژوگرتن لە نوێشکردن نێنن چکە نوێشکردن فەرزە لەسەرمان کافر و موسڵمان بۆ لێک چاکرێت بە نوێشکردن چی بەو کەسانە ئەڵێی کە دوای ڕەمەزان واز لە عیبادەتەکان هێنن واز لە کاری چاکەی وەڵا هیوادارم کان دنیا کاتیە تا سەر نابێ هەڕوو ناچی نییە هەتاریگە بێ هەتاریگە بێ باشە ڕەمەزان مانگی یارمەتیدانی ماڵە هەژارەکان بوو چۆن بتوانین دوای ڕەمەزان بەردەوامی لە یارمەتیدانە ینی نەهێڵین ئەم ماڵە فەقیرانە جارێکی تر فەقیر ببنەوە جارێکی تر هەژار ببنەوە وەڵای ئیت بە گوێری توانێ یارمەتیانی کۆترێ ڕەمەزان کەسە لە لای خۆیەوە یارمەتی بە قەت فەقیر نابێت کەس فەقیر نابێت کۆترێ ڕەمەزان مانگێکە تەمرینت پێکا بۆ یان زەمانەکەی تر ئەگەر بێت و دوای ڕەمەزان وەکو خۆت لێ بێتەوە کەواتە سوود لە ڕەمەزان استفادەی نییە حەمد و سەنا بۆ خواڵا هەر زۆر فێنک و چاک بوو مانگێکی پڕ خێر و بەرەکەت بوو مانگێ بوو حتا بڵێ تایبەتمەندی خۆی هەبوو حەزەکەی جارێکی تر بگەیتەوە بە ڕەمەزان ئینشەڵڵا ئەگەر خوا هیدایەت بە ڕەمەزان ئێمە بەجێڵێ ئێمە هەر دوایەکەوین ئینشەڵڵا هەر ئەیگەینێ بە ئیزنی خوا ئەبینین هەندێک لە خەڵک لە دوای ڕەمەزان واز لە عیبادەت و سیفەتە باشەکانی ڕەمەزانێنێ ئەڵێیتر ڕەمەزان تەواو بوو بەداخەوە زەرە لە خۆیە چونکێکم ئینسان کە ڕووی کردەخوا ئەبێ بە شێوەیە ڕووبکاتە خوا کە جارێکە لێی دوور نەکرێتەوە لەبەر ئەوەی کە تۆ تەمەەن بەرەو هەڵکشان ڕۆی بەرە و
حزوری خوا ئەچینەوانێ ئێمە کە لە مردن نزیک بوویتەوە تۆ ئەبێ زەخیرە و بارەگا بۆ ئەو دنیایی کەش ئامادەکەی چەند ڕۆژانی ڕەمەزانە چۆن بەڕێکردو ڕۆژەکانی کەش هەوڵ بەی بەو شێوەیە نوێژ و تاعاتی خۆ بکەی ئەوە دەستکەوتێکی ئیلاهیە و ئیشەڵا خوا ڕەحم بە هەمووشمانەکە ئەو کەسانەی کە لە ڕەمەزانە کۆشەکەن و ڕوو زۆر ئەکەنە خوا و نوێژ و ڕۆژ و شەو نوێژ و عیبات و خێر و خێراتەکەن خوا هەر ڕەمەزانی دانە ناوە خەڵک خێر و خێراتی تیا بکە خوا موسڵمانی دروست کردووە هەرتا ئاخر لەعزەی ڕۆح لە گەیندرەکە بیری بەلای خواوە هەبێت بیری بەلای دینەکەیەوە هەبێت بیری بەلای ئیسلامەتی و کۆشش و یارمەتی و چاکەکردن لەگەڵ خەڵکەکان فەقیر و هەژارەکانە بکە یعنی ئەوانەی سار دەبن و کە لە ڕەمەزانە نوێژەکەن و دوای ڕەمەزان تەخریەکەن و وەکو ئافرەتان لەچکەوێن بەسەریانە و دوایی نایەن بەسەریانە ئەوە وەکە لەزانین چیان کردووە تۆ هەر بەیانی هەتا ئێوارە بچی کەسابەتێ بکەیت کەسابەتێ بکەیت کۆیکەی تۆ ئێوارەش دەن کە شقاتەی لێ بیسووتێنی چونکە خوا ڕەمەزانی دانەناوە تۆ بەس لە ڕەمەزانە عیبادەتی خوا بکەی خوا من و تۆی دروست کردووە تا ئاخر لەحزەی ڕۆژمان عیبادەتی خوای گەورە بکەین زیاتر بەلای خواوە بڕۆین چی دێ بەو کەسانی لە دوای ڕەمەزانیت دەست لە خۆیان بەرەدەم هەر مانگی ڕەمەزان تەواو بووە گەڕێنەوە سەر حاڵەتەکەی پێش ڕەمەزان وڵی وادارم بەردەوام چونکە ئەو کەسەی کە عیبادەتی بۆ کرێت نوێژ بێت ڕۆژ و هەر ئەو خوایە کە لە ڕەمەزاندایە دوای ڕەمەزانی هەر ئەو خوایە کە هەیە و کۆتایی پێ نابڵێن لە ڕەمەزاندا ماڵە هەژارەکان ئەبوژانەوە خەڵک زیاتر یارمەتیەدان دوای ڕەمەزان ئەم ماڵانە ئەگەر بێت و یارمەتی نەدرێن ئەگەڕێنەوە بۆمان حاڵەتی پێش و سفرەیان خاڵیە بێ یعنی ئەگەر بێت و لە ڕەمەزانە ئەو یارمەتی دراون دوای ڕەمەزان بەردەوام نەبێت وەکو وایە لە ڕەمەزانە تۆ هیچ سوودێک لەو تەمرینەی مای ڕەمەزان وەرنەگرت بەتەکی دوایە خۆی هیوادارمە و کەسانەی کە دەستیان وەڵا بووە و خێر و خێراتیان کردو دوای ڕەمەزانیش هەر بەردەوامێت چونکە ئەو خەڵکانەی هەر کە دەهاتی نەبوو لە ڕەمەزان دوای ڕەمەزانی بەتەکید کە نایبێت باشە ئەو تەمرینەی لە ڕەمانی ڕەمەزانە پێمان کراوە عیبادەت و یارمەتیدانی هەژار و چاکبوون لەگەڵ یەکترا و سەبر و تەحەمولی زیاد چۆن بتوانین دوای ڕەمەزان ئەم شتانەیش هەر بهێڵینەوە لە خۆمانە کە چاک بین لەگەڵ یەکترا عیبادەتی باشتر بکەین و سوودمان بۆ چواردەوری خۆمان وڵای ئیتر ئەبێ بەردەوامی چۆ چاکە هەر چاکەیە ئەبێ بەردەوامین لەبەرەوەی ئەو شتانێک کە لە ڕەمەزانە بۆ ئەو خوڕە وشتە جوانانەی کە هەبووە بەتەکید هەمووی لە قازانجی مرۆڤایەتیە بڵێن لە قازانجی خۆمانە ئەگەر بیکەن ئەگەر بەردەوامیش نەبین بە دڵنیایەوە خۆمان سوودمان لێ نەبینەوە لێشی نابین دوایی نابێ ئیمانە بە قوت وێ بە بەردەوام بیت ڕەمەزان بۆ تەمرینە بۆی تۆ دوای ڕەمەزان کەسێکی چاک بی ئەگەر ڕوتەکە بگریت دوای ڕەمەزانیش لەسەری بڕۆی تر بەردەوام بخێ بە هیچ چۆن بەڵێ وایە بۆچی ئەو جۆرە کەسانە دوای ڕەمەزانتر واز لەو کارێن لە کاتێکە خۆشیان نەزانن ئەو کاری لە ڕەمەزانە کردوانە سوودێکی دەرونی و قیامەتیشی هەبوو قیامەتیشی هەیە بەڵێ وایە چۆن بەردەوامی لەسەر ئەو کارە چاکانەی کە بە قوت بێ و بەرەو تاحەت بڕوا نابێ واز بێنێت لە ڕەمەزانە ماڵە هەژارەکان زیاتر یارمەتیە دران سفرەیان قەرەباڵغ بوو سفرەیان خۆش بوو بەس دوای ڕەمەزانە گەروێت و هەوڵا ینی مسلمان یارمەتیان نەدا دیسانەگەڕێن و بە حاڵەتی هەژاری خۆی وایە بێ بەردەوام بێت کە ڕەمەزانەکە خێری زیاترەوە هەندێکە بۆ یارمەتی هەژاران بێ دوای ڕەمەزانیش هەندێ بێ بۆ دوای ڕەمەزانیش بۆ ئەوی فێربی و یارمەتی هەژاران بیت و ئاگالیان بێت ئەوترێ ئەگەر تۆ بێت و لە شوێنێکا بژی دراوسێکەت هەژار بێ سفرەی خاڵی بێ یعنی تۆ تاوانباری لەو شوێنە چونکە سفرەی تۆ قەرەباڵغی ئەو ئەبێ ئاگال لێ بێ بەڵێ وایە چی نەسیحەتێکت هەیە بۆ خەڵک بەعام بۆی دوای ڕەمەزان لەسەر کارە چاکەکانی بەردەوام ئەوەی کە لەو پێش تاعاتێکی زۆری نییە لە ڕەمەزانە هەڵمە دەکا و خۆی پێوەگرێ ئەبێ وازی لێ نێنێت ئەبێ زیاتر هەندەر بێ بۆی کە بەردەوام بێت لەو نوێژ و تاعات و ئیماناریە ئۆترێ خی پێش ڕەمەزان و خی ڕەمەزان و دوای ڕەمەزان یەکە بەڵام کەوتۆتە سەر شخصەکە و ئیمانەکەی و کۆتایی هێنان بە بەعزە حاڵەتێکە ئەیکات ئەبێ ڕەمەزانەکە تەسیری هێ بکە بەرەو دیانەت و بەرەو عیبادەت و بەرەو خێر و چاکە و ئەوانە بڕات وڵای ئەگەر دینداری بکەیت و مەبەستی خواپەرستی بێ و ڕەزامەندی خوا بێت و ئەبێ بەردەوام بی ئەگە بەردەوام نەبی پێم وا بێ هەر نەیگری باشترێکە
وەکوترێت لە ڕەمەزان بۆ ئەوەی تۆ تەمرینت پێ بکە لە یان زەمانکی ترا کەسێکی باش بی ئەگەر بێت و دەستی لێ بدەی کەواتە سوودت لەو تەمرین نەکردووە هیچت نەکردووە سوودت لە ئەو کارە نەبی هیچ سوودێک لێ نەبینەوە بەس خۆشی هیلا کردووە چونکە وابەستە بوون بەخواوە بێ بەردەوامی لەگەڵا بێگە بەردەوامی لەگەڵا نەبێ هیچ نەکردووە لە مانگی ڕەمەزانە ماڵە هەژارەکان خەڵک زیاتر یارمەتیەدان زیاتر سفرەیان قەرەباڵغتر بوو بەڵام ئەبینین لە دوای ڕەمەزان لەبەروی خەڵک کەمتر پابەندە بێت بۆ حاڵەتە دینیانەوە سفریان لاوازە بێ سفریان خاڵێ بێ یارمەتیدانیان زۆر کەمە بێتەوە ئەنیەگەڕێن بۆ هەمان حاڵەتی پێشووی پێش ڕەمەزان چۆن بتوانین بەردەوامی لەسەر ئەم یارمەتیانە تاوەکوم هەژارانی کە لە چواردەورمان هەز بە کەمی خۆیانە آخر مەسەلەی یارمەتی ئەوە ئینسان هەموو جارێک هەر ناتوانێت بەردەوام بێت لە یارمەتی ئەو کابرایە ساڵانە لەوانەیە حسابی خۆی کە ساڵانە پاداش شتێکەدا بۆ خەڵکە بەڵام ئەوەی کە لە ڕەمەزانە ئەکرێت لە ڕۆژانی کە ناکرێت لەبەرەوە زیاتر خەڵک وابەستەیە بەو مەسائلە دینیەکانەوە بەس ئەگەر زەلامی وا هەیە مەسەن لەوانەیە خوانەکەیژی وافر نەبێ بەڵام هەر ئەبەخشێ لە مانگی ڕەمەزانە بەس لە دوای ڕەمەزانەوە ئەو حاڵەتە کزە بێت مەگەر یەکێک مەسەن بڵێم گیرفانی باش بێت گیرفانی باش نەبێت لەکوێ بیا بە بەردەوامی ناتوانێت سڵاو لێ بێ سلااو لە بەڕێستان بەخێر بن بینیم سایتە کرد ڕاستە ئیمتیحانی کۆتاییە لە زانکۆی سلێمانی بەشی بنەماکانی ئاین انشاءالله باشە بە پێوەی لە بەشێکی کە زیاتر نزیکە لە بابەتەکەی ئەمەوە باسی مانگی ڕەمەزانەکەین دوای ڕەمەزان هەندێک لە خەڵک یان با بڵێن زۆرینە ئەو شتانی لە ڕەمەزان کردوێتی وازی لێهێنێ چی داهەیە بۆم حاڵەتە ڕاستە هەنێکمان هەیە تەنها لە ڕەمەزانە عیبادەت و تاعات و شتەکانیانەکەن لە دوای ڕەمەزانی تر وەکو بڵێ ئەگەر غەڵەت نم خوا بەس لە ڕەمەزانە ئێمە ئەبینێت لە دوای ڕەمەزان ئێمە نابین لە دوای ڕەمەزان ئۆتۆماتیکیان هێنەوە سەر کارە خراپەکانیان هەر بەعام ئەڵم نەگەعنی کەسەکان تایبەت کەم ئەوەش تەبە نەگەڕێتەوە بۆ یەکەم پەروەردەکەیان پەروەردەیان کە لە ئەساسەوە چۆن بووە پەروەردەیەکی دینی بووە یان پەروەردەیەکی هەروە عەشوایی بووە دووەمیان ئیمانەکەیان کە ئیمانیان دامەزرا و چەسپاو بێت تاعاان لە دوای ڕەمەزانیش هەروە بە چەسپایی ئەمێنێتەوەوانە بەڵام کە ئیمانەکەیان دامەزرا و چەسپاو نەبوو هەر لە ڕەمەزانە بێت و ڕەمەزان جۆرێک لە تەمرینکردن بۆ ئەم کەسە بێتە کەسێکی باش بۆ دوای ڕەمەزانیش ئەگەر بێت و دوای ڕەمەزان تۆ بیتەوە بە کەسەکەی جاران کەواتە سوودێکی تۆمان لە ڕەمەزانەکە نەبینی ڕاستە هەنێکیان هەر تەمرینەکان کردو تەمرینێ بۆ جسمیان هەر زۆربەی ڕەمەزان بەوە تێگەشتمەزان قاعەیەکی لە ژوانیە لێ خۆیان دابەزێن و دوای زعیفەکان زۆربەی ڕەمەزان ڕاستی هەر بە هەمومان بەگشتی تەبعانە قسەکانەکەم بە خەو بەسەری ئەبین ینی هەتا پارشێ و ناخەوین لە دوای پارشێویشەوە هەتاکو ئێوارە خەوتوینتر نازانم ڕەمەزان و عیباتەکەمانە بێت چۆن بێت لە ڕەمەزانە زیاتر ماڵە هەژارەکانە بوژانەوە خەڵک زۆرتر یارمەتیەدان بەزە بینین دوای ڕەمەزانە ماڵانە هەروەکو خۆیان لێتەوە هەر بنەوە هەژارەکەی جاران هەر سفرەکانیان خاڵیە بێتەوە ڕێنمایی چیە بۆ خەڵک لە دوای ڕەمەزان بەردەوام بن لەسەر ئەم یارمەتیدانە دراوسەی خۆیانە لە گەڕەکەکایە لە شارەکە چۆن بتوانین ئەم یارمەتیانە بەردەوام بێت زانی چۆنە خۆ قسەی جوانێ فەرموو مانگی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەتە دڵەکانیش زیاتر حەوڵەیەن خێر و تاعات زیاتر بکەن خێر زیاتر بکەن ینی ئامۆژگاریم بۆ خودی خۆم و بۆ خەڵکی ژەوەیە کە ئەو ڕەحمەی کە لە ڕەمەزانە بۆ فەقیر و هەژاران هەمان بووە با لە دوای ڕەمەزانیش هەمان بێ با کارێکی وا بکەین کە ڕۆژەکانی کەشمان وەکو ڕەمەزان پڕ لە ڕەحمەت و خێر و بەرەکەت بێ تۆ لە ژیانی خۆتە ئەم حاڵەتت بینیوە یارمەتی هەژارێدا بێ خوای گەورە شوێنەکەی بە پڕکرد بەڵێ من هەر ڕۆژێ توانی بێتم 1000 دینار فی سەبیللا بکەم لە ڕێی خوا لەوانەیە خوا ئەو ڕۆژە 20000 دینار زیایی بۆ ناردبم زیاتر ینی زۆر بەڵێ لە ڕێگەی ترۆ لە شتەکانی ترۆ ماڵ بە دەسەنەکەم ناکە بێ بە خەڵک زیاکە ماڵ ئەو ماڵی تۆی بەخشی بەخوا خوا سەدقات بۆ جێبەجێکات و بۆ ئێنێتەوە ئەوترێ داری مێو کە کاتێک هەڵیە پاچن بۆ لەو کاتەیە کەم نەکا بەس دواتر بەخۆتر و بەرهەمی زیاتر بەڵێ دوایی هێشۆکەی گەورەترە بێ بەرهەمیشی زیاترە بێ بەڵێن بەخشینیش هەمان حاڵەتەکەی ئەگەر کەسێک بۆ بەخشێ ماڵەکەی بەرەکەتی زیاتر بەڵێ صحیحە ئەوە ماڵەکەی خوا ئەڵێ من هەفتاقات سەدقات بۆ یەکەم و جێکەوە چۆن بتوانین کارێک بکەین کە ئەگەر یارمەتیەکەی دوای ڕەمەزان کەمتریش بێتەوە بەس نەهێڵین ئەو ماڵە هەژارانە هەژار بمێن ینی هەست بەوە بکەن کەەوە ئەوان کەمترن لە خەڵک ئەوە ئەبێ خەڵکانی دەوڵەمەند دەستکراوە بن دەستکراوە بن و مەسەرەن لای کەسی ئەمین بە بەردەوامی ئەو پارەیە دابنە مەسەرەن
کابرا ئەرکی سەرشانێتی مەسەن 2 ماڵ 3 ماڵ کە ئەزانی مستحقە بە بەردەوامی یارمەتی بەانە بەڵێ بە بەردەوامی ئەویش بیکاتە دەستێکی ئەمینەوە ناخۆ چۆن بیە وەنیە بوی خاتە دەستێکی ئەمینەوە ئەو کەسە بزانی کە مەسەن دەستگایەک بێ دەستگایەکی خێرخوازی بێ بەس خەڵکی چاکی تیاابێ ئەو خەڵکانە کە لیان ئەمینی ئەیگەێنە شوێنی خۆی ئەنا ناتوانێت دوای ڕەمزان چی بکەین تاوەکو ئەم حاڵەتە لەسەرمان ئاواتێ نەپەڕێت بەردەوامی لەسەر و کارە چاکان ناڵم خۆی سەرەتا ئەگەر هەر لە سەرەتاوە ئێمە بە ئیمانێکی بەقەوت بمانهێنایەوە پەروەردەکەشمان کە لە مناڵی پەروەردەیەکی باش بادا دوای ڕەمەزان و پێش ڕەمەزان بۆ کەسی ئیماندار فەرقی نییە لە ڕەمەزانە ڕاستە بتەوترە بێ دوای ڕەمەزان هەوڵەیە هەر وەک ڕەمەزان بێ هەم لە نوێژە فەرزەکانی خاستە نوێژی بەیانی شەو نوێژەکانی ڕۆژە سونەتەکانی هەوڵای بەردەوام وابێ بەڵام کەسێکە خۆی ئیمانی وا بەقەوت نەبێت و پەروەردەیەکی واژە ببێت بێگومان ناتوانێت دوای ڕەمەزان بکات. هەموو ئەو کارانەی کە لە ڕەمەزانە کردومانە بۆ ئەوەیە ئێمە کەسێکی باش بین بۆ چواردەوری خۆمان بۆ ئەوەیە کەسێکی باش بین بۆ خۆمان و بۆ ئەو کەسانی کە لە چواردەور مامەڵەمان لەگەڵاکەن جا لە دوای ڕەمەزانیش ئەگەر بێت و لەسەرم کارانە بەردەوامی ئەبێتە هۆیەوەی کەسێک بین کە سوودمان بۆ چواردەوری خۆمان هەبێ و لە دوا ڕۆژیدا پاداشتەکەی بە گەورەترەوە ببینەوە پێیان ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.